مۆزوعی ئێمە هەمووی هەسەدەیە ئیسرائیل لەبیر کراوە. ئیسرائیل بە کەیفی خۆی ڕوا ئاڵا بەرزەکە کۆنتترۆلدانێت سەیتەرە دانێتن. مثلەن ئیسرائیلیش ڕەنگە بیەوێ یەک مامەڵە لەگەڵ یەک جۆر لە حکوومەت و دەسەڵات و سوپا بکات بۆی کە مەرامەکانی خۆی جێبەجێ بکات. ئەمە تا چەند ڕێیتەیە چێەوە چۆنە بێ مامەڵە بکرێت لەو ناوچانەوە. خۆی ئێستا معادلەکە ئەوەیە. مۆزوعی ئێمە هەمووی هەسەدەیە ئیسرائیل لەبیر کراوە. ئیسرائیل بە کەیفی خۆی ڕوا ئاڵا بەرزەکە کۆنتترۆلدانێت سەیتەرە دانێتن خاک وەرەگرێتن لێیان. بەڵام ئەحمەد شەرەوان قسانەکەن چونکە کێشەکە ئەمبەرە هەراکەیان هێناوەتە ئەمبەرەوە. ناتوانێت بەرامبەر بە ئیسرائیل بکاتن چونکە ئیسرائیلیش بەشدار بوو لە پاریسە لەگەڵیانە. بەڵێ ئەمێنێتەوە ئەحمەد شەرع تەبعاً پیاوێکی ئەمریکی و فەرمان لەوان وەرەگرێتن و لە سعودیەوەوان سعودیە و ئیسرائیل و ئەمریکاش خۆمان نەزانی هەمویان ڕێککەوتونە لە بینی خۆیانە هیچ کێشەیەکیان نییە کە ئیسرائیل یعنی ئێستا تەواو مەسەلەی جۆلان و خواروی قنێترە و ئەوانە تەواو پێت بڵێم ئەحمەد شەرع تەواو تەنازلی لێ کرد بۆ ئیسرائیل. ئەوە نییە ینی بڵێ کە چوونە نەخێر تەنازلی کردووە چوونەتە ناویەوە و دەریش ناچنەوە لە تەل ئەحمەریشەوە دەرناچنەوە هەمویان گرت.